بێئەکەممانەوەی پەروەندەسازی ڕەژیم لە دژی هەڵسوراوانی کرێکاری و پێشڕەوانی بزوتنەوەی موعەلیمان. دوا بەدوای ئازادی ئەسکەندەر لوتفی وتەبێژی شۆڕای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران لە ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێژ هەواڵەکان باس لەوە دەکەن کە شەعبان موحەممەدی و مەسعود نیخا ئەندامانی هەیئەت مدیرەی ئەنجومەنی سنفی موعەلیمانی کوردستان مەریوانیش ڕۆژی شەممە 29 گەلاوێژ ئازاد کراون. ئەم سێ خەباتکارەی بواری کاری سربەخۆ بۆ دابینکردنی مافە پێشێلکراوەکانی موعەلیمان لە پەنای هەڵسوراوە دەست بەسەرکراوەکانی تر بە کارزانی خۆیان و هەروەها ئیلهام وەرگرتن لە ئەو ورە خەباتکارانەی ئێستای ناو کۆمەڵگا و بنەماڵەکانیان پیلانە جۆراوجۆرەکانی بازجووەکانیان لە زیندانی سنە و ئەڤین بە مەبەستی ناچارکردنیان بە وتوێژی زۆرەملەی تەلەڤیزیۆنی پوچەڵ کردەوە. ئەم هەڵسوراوە خەباتکارانەی موعەلیمان کە سەربەرزانە بە باوەشی بنەماڵە و خەڵکی ئازادی خواست شاد بوونەوە نمونەی ناکامکردنی پرۆژەیەکی کۆن و سواوی کۆماری ئیسلامین بە مەبەستی گرێدانی هەر جۆرە خەباتێکی مافخوازانە بە دام و دەستگاسی خۆریە دەرەکیەکانەوە. خۆڕاگری ئەم هەڵسوراوە سەربەخۆ خۆشناوانەی کانونی فەرهەنگیان لە پەنا باقی هەڵسوراوانی کرێکاری و موعەلیمە دەست بەسەرکراوەکان دەستکەوتێکی گەورەیە بۆ ئەم خەبات و ناڕەزایەتیانەی کە ئێستا لە ئارادەیە. خەباتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنان لە دژی ڕەژیم لە بەفرانباری 96 و خەزڵوەری 98 گەیشتە لووتکە. ئەم ئاخێزە جەماوەریانە بە خەباتی پێشڕەوانە و ڕوو لە گەشەی کرێکارانی فولادی ئەهواز، شرکەتی نەیشەکەری حەوتەپە و کرێکارانی پاڵاوگەنەوتیەکان و بەرینبوونەوەی خەباتە جەماوەریەکان لە دژی بێئاوی، پیسبوونی ژینگە و خۆڕاگری ژنانی ئازادی خواست لە دژی حجابی زۆرەملێ پێی نایە قۆناغێکی نوێوە. بەرپرسانی کۆماری ئیسلامی کە لە داوی قەیرانی چارە هەڵنەگری ئابووری، قەیرانی مەشروعیەت، جێگیربوونی گەندەڵی، ناکۆکی و پرش و بڵاوی ناوخۆیی و بێتوانایی لە ئاست وڵامدانەوە بە هەر چەشنە داخوازیەکی ئاسایی خەڵکدا گرفتارن، دەستیاندایە هەوڵێکی بێهیوا و بێسەمەر. ئەوان لە ئومێدی پوچەڵکردنەوەی خەبات و ناڕەزایەتیەکان لە پەنای هەوڵە تەبلیغاتیە بێبنەماکان لە ڕێگای دەنگ و ڕەنگ و باقی ڕاگەیەنرا بەکرێ گیراوەکاندا پەنایان بردەبەر ئۆرگانە ئیتلاعاتی و سەرکوتگەرەکانیش. یەک لەو هەوڵانە بریتی بوو لە پەنابردنەبەر پەروەندەسازیەکی درۆ و بێبنەما. وەزارەتی ئیتلاعات بەپێی پلانێکی لە پێشدا داڕێژراو و بە جۆرێک لە جۆرەکان خاتوو سێسێل کۆهلێر و هاوسەرەکەی ژاکپاری دوو هەڵسوراوی سەندیکای ناسرا و خۆشناوی موعەلیمانی فەڕەنسە و لایەنگرانی بزوتنەوەی کرێکاری و موعەلیمانی ئێرانیان لە مانگی گوڵانی 1401دا هێنایە ئێران. مەئمورە بەدناوەکانی ئیمامی زەمان هەموو ئاسانکاریەکی پێویستیان بۆ سەفەرەکەیان کردبوو، تەنانەت هۆتێل و ژووری دیاریکراویان پێشتر بۆ دابین کردبوون و ڕێگەیان خۆش کرد بۆ ئەوەی کە بتوانن لەگەڵ هەڵسوراوە کرێکاری و موعەلیمە ناسرا و خاوەن جێگە و پێگەکان لە ئێران دیدار بکەن. ئەوان بە شێوەیەکی پیلانگێڕانە لە هەموو سەفەر و چاوپێکەوتنەکانیان فیلم و وێنەیان هەڵگرپ و کاتی چوونە دەرەوە لە ئێران لە فڕۆکەخانە دەست بەسەریان کردن. ئەم فریوکارانە دواتر لە دەنگ و ڕەنگ و ڕاگەیەنەرە بەکرێگیراوەکانیانەوە بەبێ ئەوەی کە هیچ تۆمەتێک لە دژیان پشتڕاستکرابێتەوە وەک سیخوڕ ناویان بردن کە گۆیە بە ڕۆژی ڕووناک بیستویانە بزوتنەوەی بەرین و مافوازانەی کرێکاری و موعەلیمان بە دام و دەستگاسی خۆڕەکانی ڕۆژاوەوە گرێ بدەن. ڕەژیم دواتر ژمارەیەک هەڵسوراوی ناسراوی کرێکاری وەک ڕەزا شەهابی، ئەندامی هەیئەتی مدیرەی سەندیکای کرێکارانی شرکەتی واحد، حەسەنی سەعیدی ئەندامی ئەو سەندیکایە و هەروەها ژمارەیەک چالاکی خۆشناوی موعەلیمان لەوانە ڕەسوڵ بۆداقی، جەعفەر ئیبراهیمی، محەممەد حەبیبی، ناسر موسەوی، شەعبان محەممەدی، ئەسکەندەر لوتفی و مەسعود نیخایان بە بیانووی چاوپێکەوتن لەگەڵ ئەو دوو کەسایەتیە فەڕەنسیەویەوە دەست بەسەر کرد. ئەوان دواتر چەند پەروەندەی دروستکراوی تریان لە دژی چەند هەڵسوراوێکی کرێکاری تر لەوانە ڕێحانە ئەنساری نژات، ئانیشا ئەسەدوڵڵاهی و هاوسەرەکەی کەیوان موعتەدی و هەروەها هەڵسوراوانی کرێکاری و مەدەنی بە پەروەندە ساختە و درۆینەکان زیاد کرد. پەروەندە سازانی وەزارەتی ئیتلاعات بەم کارە قێزەون و ترسنۆکانەیان بە خەیاڵی خاوی خۆیان هەوڵیاندا خەبات و ناڕەزایەتیەکانی ئێستای کرێکاران و موعەلیمان وەک پیلانگێڕی و حەرەکەتێکی دڵدەدراو لەلایەن دەرەکیەکانەوە نیشان بدەن. بەڵام خۆڕاگری ئەم هەڵسوراوە خەباتکارانە لە زیندان و
هەوڵی ڕێکخراوە سربەخۆکانی کرێکاران و معەلیمان ئەو پیلانەی بە زیانی ڕژیمی ئیسلامی تەواو کرد. سەرنجام کۆمەڵێک لە بەرپرسانی سەرەوەی ڕژیم تێگەیشتن لەوەی کە مانەوەی زیاتری ئەم ڕۆڵە خەباتکارانەی جەماوەر لە زیندانەکاندا زیانێکی گەورەتر بە دام و دەستگای داڕزیویان دەگەێنێت و بەم پێ دەکرێت چاوەڕوانی ئازادی باقی زیندانیە سیاسیەکانی پەیوەندیدار بەم کەیسەوە بین. زیندان و ئەشکەنجە و ئێعدامی خەباتکاران، شۆڕشگێڕان، دژبەران و هەڵسوراوانی کرێکاری و مەدەنی کە لە ڕێگای پەروەندە سازیەوە ممکن و تا هەنووکەش یەکێک بووە لە کۆڵەکە سەرەکیەکانی مانەوەی ڕژیم. ڕژیمی ئیسلامی تەنیا لە دەی 60 و بە تایبەت لە ساڵی 67دا بە هەزاران شۆڕشگێڕی کۆمونیست و دژبەری سیاسی خۆی هەر بەم بیانوانەوە ئەشکەنجە و ئێعدام کرد. ئێستا بە پشتبەستن بە خەباتی کرێکاران، معەلیمان، خانەنشینکراوان، ژنانی ئازادی خواز، جەماوەری خەڵکی ناڕازی، ئازادی خوازان و زیندانیانی سیاسی، ژن و پیاوی دەست بەسەرکراو ئەم پیلانانە بە دژی خودی ڕژیم هەڵگەڕاوەتەوە. ئازادی ئەسکەندەر، شەعبان و مەسعود کە بێگومان دەبێ بە ئازادی باقی دەست بەسەرکراوەکانی ئەم پەروەندەیە تەکمیل بێت و بەیانگەری ئەو ڕاستیەکە هاوسەنگی هێز لە نێوان کۆماری ئیسلامی و جەماوەری خەڵکی ئازادی خوازدا بە زیانی ڕژیم گۆڕدراوە.